ئێمە بۆ ماوەی 2 ساڵە پارەمان لە کەس وەرنەگرتووەتەوە کەس پاژەی بۆ نەگەڕاندینێتەوە بەڵام ئێستا بەپێی سیستەمی داتابەیسی وزارەت لیستی مانگی 5مان بۆ هاتووەتەوە ئەو کەسانێک کە لە مانگی 5 و مانگی 11 قستەکانمان بۆ گەڕێنەوە ئەبێ لە ماوە سەردانمان بکەن بۆی پاژەکان بگەڕێنەوە سوودمەندانی پێشوو بەڵام ئێمە هەوڵمان داوە ئێستا نووسراوی بەڕێوەبەرایەتی سندوق و ئەنجومەنی سندوقیش لای بەڕێجێگری سەرۆکی حکوومەتە بۆ کردنەوەی قەرزی بچووک بەڵام جارێ ئەو نووسراوە نەگەشتووەتە دەستمان ئومێ دەکەین لە ماوە لە دوای وەرگرتنەوەی پاژەکان ئێمە بتوانین خەڵکی تر سوودمەندکەین لە وەرگرتنی قەرزی بچووک لەبەرەوە قەرزی بچووک تەسلیمی ئەو پاژانەکە بۆمان دێتەوە تەسلیمی هیچ گەنجینەی ناکرێ تەسلیمی ژمارە حسابی خۆمانەکرێ بەپێی یاسای ژمارە 11 ساڵی 2011 ئەو یاسایە ئێمە قەرزی بچووک وا دانراوە تەدویلەکە یعنی خولاوە ئەو کەسانێک کە پاژەکان ئەگەڕێنەوە دوای خەڵکی تر ئەتوانێت سوودمەند بێ لە وەرگرتنی قەرزەکە